Good evening. The President has instructed the intelligence. ئێوارەتان باش. سەرۆک ڕێنوێی هەواڵگری و هێزە یاساییەکانی ئەمریکای کردووە بۆ دڵنیابوون لەوەی هەڵبژاردنەکانی 2020 سەلامەتترین و پاکترین هەڵبژاردننی مێژووی وڵاتەکەمان دەبێت. ئێمەش ئەو ئەرک و بەرپرسیارەتەمان لە ئەستۆ گرتووە و هیچ شتێک لە بنەما دیموکراتیەکانی دەنگدەران گرنگتر نییە لە دەنگدان. دەمانەوێت ڕایگشتی لەوە ئاگادار بکەینەوە کە ئەو دوو وڵاتە بیانیمان ئاشکرا کردووە کە هەوڵی زۆریان داوە بۆ دەزوەردان و دانانی کاریگەری لە سەرڕای ئەمریکا لە هەڵبژاردنەکانی ئەمریکا کە ئەوانیش ئێران و رووسیان. یەکێک لەو هەوڵانە دەستکەوتنی زانیاری تۆماری دەنگدەرانە لەلایەن هەرێک لە ئێران و رووسیا. ئەو داتایانە دەتوانرێت بەکاربهێنێت لەلایەن ئەو وڵاتانەوە وەک هەوڵێک بۆ بەلاڕێدابردننی زانیاری دەنگدەران. هەروەها ئەو ئیمێلە ساختەیەشمان بینیوە کە ئێران بۆ تۆقاندنی دەنگدەران دروستی کردووە هەوڵی دروستکردنی پشێوی کۆمەڵایەتی و زیانگەیاندن بە پێگەی دۆناڵد ترامپ دەدات.